بینەران بیسەرانی دیمەن تیڤ سڵاوی خواتان لێبێت هیوادارین ئەڵلقەیەم جارە جێگە ڕەزامەندی هەموو لایەک بێت. خۆشەویستان لەم حەڵقاتی شکەخەینە سەر گرفتێکی تر کێشەیەکی دەرونی تر کە بەداخەوە هەندێک من ناڵێم زۆر بەڵام کەیسێ حاڵەتەکە هەیە و ڕوویاوە بەدەست کۆمەڵێ فکرەی بۆگەنەوە کۆمەڵێ بیر و باوەڕی خۆرافی نامەنتەقیەوە دەناڵێنن ئەو جۆرە کەسانە. یەکیان ئەو کەیسەیە کە ئەمڕۆ لێرە لەگەڵمانە خاتوونێکە ماوەی 6 ساڵە تووشی دوو فکرەی هەڵە بووە، دوو فکرەی غەڵەت لە ناو مێشکایەتی، دوو بیر و بۆچوونی نامەنتەقی لە ناو مێشکایەتی، هیچ بنەمایەکی نەدینی نەزانستی نەمەنتەقی نییە. یەکەمیانەوەیە لە ماوەی ئەم 6 ساڵە تووشی بووە ئەڵێ من دەستم بەر دەستی شوبراکەم یا براکەم یا باوکم یا هەر پیاە بکەوێ من دوو گیانە بم حاملە بم کە هەمومان نەزانین حمل دوو گیانی چۆن ڕوایە. بەداخەوە ئەمە لە ناو مێشکاوای لێ کردووە چەندەها پزیشک چووە چەند جا سەریان لە کارەبایەوە وەکو خۆیان نەڵێن بە عەلاگە حەپوو دەرمانی بەکارهێناوە بەڵام هێشتا هەر چاک نەبووە لەو فکرە بۆگەنە ڕزگاری نەبووە. نەک هەر ئەوە ئەو فکرە خۆسەپێنەرەی هەیە ناچاری کردووە ماڵەکەی خۆی چۆڵکە لە گوندێکە لە گوندەکانی هەرێمی کوردستان چۆتە شوێنێکی تر لەوێ خانووی بەکرێ گرتووە. پیاوەکەی زۆر بێزارە لەم حاڵەتە کاڵێ من موچەکەم هەرچیەکەیە ئەیەم بەکرێ خانووی لە کاتێکە خانووەکەی خۆم چۆڵ کردووە لە ترسی ئەوەی لە گوندەکەیان نەک دەستی بەردەستی خەزووری باوکی شوبرایەکی برایەکی بکەوێ بۆ ئەوەی دووگیان نەبێ. یەکێکی تر خورافیاتێکی تریش کە بەدەستیەوە ناڵێنێ بڕواتان هەبێ ئێوە بیبینن بەزەیتان پیایەتەوە ئەم پەنجانەی سەری پەنجەکانی گۆشتەکەی جوان جوان دیارە ئەوەندە نینۆکی خراپ کردووە گۆشتەکەشی پێوە بڕیوە کە سەیری دەستیم کردم خوشکم ئەم دەستەوە بۆ وای لێ هاتۆمانە. پیاوەکەی وتی بڕواو هەبێ ئەمەش بەڵایەکی ترێمە لەوەی تریان ڕزگارمان نەبوو تووشی ئەمەش بووە ئەڵێ منە بێ نینۆکم لە بنا بکەم چکە شەیتان نوێژی لەسەرەکە. هەمووشمان نەزانین بە ڕێزان شەیتان کە لەخوا عاسی بوو نوێش چۆنەکە خۆزگە نوێژی بکردایە ئەگەر ئەو نوێژی بکردایە من بستێک نینۆکم بۆ درێژە کرد لەم دنیاە لەم زەویە بەرفراوانەیە لەم هەموو عەرزەیە جێی نابێتەوە لەسەر نینۆکیم خاتوونە نەبێ. بەڵام ئەمە من و تۆ لەوانەیە هەندێک لە ئێوەی بینەر گاڵتەتان پێی بێ بەڵام وەڵڵا لە واقع هەیە من لەگەڵی دانیشتم. کێشەیەکە خێزانەکەی بەدەستیەوە ناڵێنێ هاوسەرەکەی توش بووە. ئێمە هەوڵی لەگەڵین پێشتری چەند جارێک لەگەڵی دانیشتوین هەستەکەین خەریکە قەناعەتی لا دروستە بێ بەڵام ئێمە پەیمانی ئەومان پیاوە هەر لەم حەڵقەیە دوو پەیوەندی وەرەگرین دوو بەڕێز یەکێکیان پزیشکێکی ئافرەتانە پسپۆڕە خۆی قەناعەتی پێ هەیە چووە بۆ لای کە بۆی ڕوون کاتەوە ئایا لە ڕێگەی دەست لێدانەوە دەستی یەکێ بکەوێت دوو ژیانی حەملە بێت بۆی قەناعەتەکەی زیاتر لا دروست بێت ئیلا بێ ئەفکارە بگۆڕێمە بە حەپوو دەرمان ناگۆڕێ بە ڕێزان چکە ئەو کێشەی فسیۆلۆجی نییە کێشەی بایۆلۆجی نییە کێشەی هۆرمۆناتی نییە کێشەکەی لە بیرکردنەوەیە بیرکردنەوەش بە دەرمان و حەب ناگۆڕێ و بەڵگە 6 ساڵە عیلاج وەرەگرێ ئەم ئافرەتە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بووە. لە هەمان کاتە ئایا شەیتان نوێژەکە ئێمە تەداخلی تیان ناکەین بەڵام ئەوە ئەزانین کە شەیتان نوێژ ناکە بەڵام خاتوونە قەناعەتی لا دروست نابێت ناوی مامۆسایەکی ئاینی هێنا ئێمەش پەیوەندی بۆ مامۆسا ئاینی ئیجازەمان لێ وەرگرتووە پەیوەندی بۆ مامۆسا بەڕێزەوەکەین بۆ ئەوەی ئەم فکرە بۆگەنە بنکۆڵ بکەین چارەسەری ئەم خاتوونە و ئەوانەی وەکووان ئیلا ئەبێ ئەم فکرە بۆگەنە ئەم فکرە نامەنتەقە بنکۆڵ بکەین لە شوێنی فکرەیەکی ڕاستدا بنین. پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان لەگەڵ ئەو دوو بەڕێزە دائانیشین دواتریش لەگەڵ ئەم میوانە ئازیزانە ئەوانیش بەشدارە بن لەگەڵمانە بە هەر هەمومان هەوڵێن پشتیوان بەخوا قەناعەتی لا دروستکەین ئەو فکرە لە مێشکی دەرکات بگەڕێتەوە ناو گوندەکەی خۆی بچێتەوە ناو کەسوکاری خۆی بۆ ئەوەی خەس و خەزوریشی دایک و باوکیشی توش بوو نایەڵێ مناڵەکانیشی ببینێڵێ نەوەک لە ڕێ ئەوانەوە یعنی فکرێکی بۆگەن لە مێشکایەتی
پاش کەمێکی تر دێنەوە خزمەتتان. خۆشەویستان دووبارە سڵاو. نازدارخان بەخێری خوشکی من کاگڕێبووە جەنابی بەخێربی هیوادارم ئینشەڵڵا بتوانین هاوکاری تام بکەین پشتیوان بەخوا بۆ ئەوەی ئەم خات و نازدارە پێشەوەی لێرە بڕاتە دەرەوە قەناعەتی لا دروست بوو بێ ئەو فکرە هەڵە نامەنتەقی کە لە ناو مێشکایەتی نەمێنێ و پێشتری دووسێ جار دانیشتوین جەنابێ تا ڕادەیە کەستەکەم گۆڕانکاری باش بووە هیوادارم ئەمە دوجار بێ لەگەڵتانەوە پێویستی بەوە نەبێ جارێکتی لەگەڵ کەسا دابنیی خوشکی من کاک ڕێبواربان لە جەنابتەوە دەست پێ بکەن پێشەکە چییە؟ کاک دکتۆر ماوەی 6 ساڵە ئیسراحەت نەماوە لە ماڵی ئەمە خۆشیتیان نەماوە خانووی خۆم جێشت و هەموو شتێکمە بۆ لە لادێ هاتوومەتە شارەوە لەبەرەوەی کە بە قسەیش نەکەم بەس هیچ چارەسەریکی نەبووە چەند جار چوومەتە لای دکتۆر حەبوو دەرمان و دەرزی و هەچیم دەسەکوێ ئەم بە حەبوو دەرمان و دەرزی هیچ چارەسەریکی نەبووە هاتبینێتە لای جەنابە بەشم ئینشەڵڵا خێرتەگا عیلاجێکمان بکەی جاری وایە عەلاگەکان هەمووی ڕیز بووە هەمووی هەر عیلاجی منە چارەسەر نازانم چا نابم بە هیچ چا نابم خۆمیش نەخۆش بم کێ چارەسەرم بۆ دەزێتەوە ئیلا بێ و چارەسەرم بۆ بکە باش کاک ڕێبوارجانەڵە من بەدەست خۆم نییە ئەتوانی کێشەکەی بۆ باسکەی بە کورتی کێشەکەی چییە؟ وەڵی کاک دکتۆر ئێمە لە گوندێکی لە لادەیەکی نزیک شاری هاتووینەتە شارەوە ینی بە قسەی ئەم هاتینەتە شارەوە بۆچی گوندەکەی خۆتان بەجێژ لە بەچی؟ ئەڵێ من لەو لادەیە خۆمان نابم تووشی گوناحە بم تووشی گوناحی گەورە بم ئەکەم خوا ئەم خاتە جەهەنەمەوە نازانم بۆ ئەم بۆچی واڵێ باشە کچی من بۆچی خوا تۆ ئەخاتە ئاگری جەهەنەمەوە بۆچی بە ئاگری جەهەنەمەوە شووتێنێ بۆ ینی چی و کردو چ تاوانێکە کردو؟ وەڵای هیچ تاوانێکم نەکردو دکتۆریان هیچ تاوانێکی گەورەم نەکردووە بەڵام سەوتێک پێم مەڵێ ئەگەر لەوێ بیت و کەسێک بێ بۆ ماڵتانیا خەزورم بێ یا برام بێ یا شوبرام بێ یاخود جاواکانمان بێ هەست کەسێ بێ بۆ ئەوێ ئەخۆ ئەوان بێن ئەبێ من بچم شتیان بۆ بەرم کە کاتێ شتیان بۆ بم ئەترسم دەسم بەردەستیان کەوێ حامی لە بم بیر لەوە کەمەوە ئەمانە هەم دەنگێتە ناو مێشکەوە پێداڵێ کەسێک پێم مەڵێ بەڵێ ئەڵێ ئەگەر دەسێ بەردەستی کەسێ بکەوێ ئەگەریە حامیل بێ لەو تاوانە گەورەتر و لەو وینە گەورەتر من چی بکەم زیناو کردو بەڵێ وەکوە زینام کردبێکە یەکێ دەستی بەردەسم کەوێ من حەز ناکەم کەسیان بێنە ماڵمە هەر لەبەرەوەشە حەزەکەم لێیان دوورکەومەوە کەسیان نێن بۆ ماڵمان وەڵی ئێمە بەڕاستی لە کەسوکار و لە هەموو کەسێ دوور کەوتوینەتەوە نە ماڵە باوشی ئەو نە باڵە باوشی من کەس سەردانمان ناکات سەریان بۆ ماڵان نەکردووە لەبەر ئەوەی ئەم بیرکردنەوەی هەیە باشە کاک ڕێبواجیان ئێمە تو جەناب دەڵی 6 ساڵ ماوەیەکی زۆر زۆرە بۆ پشتگوێتان خستووە ینی بۆ نەگەڕاوی چارەسەریم کێشەی بکەی بۆ ئاوپاڵی لیاوەتەوە دکتۆر هەچی شوێنە ژێڕاومە دکتۆر نەماوە نەیبم دنیای پارەم سەرف کردووە بەڵێ حەبوو دەرمانەوە خۆی زانێت چەندێ حەبوو دەرمانی هەیە عیلاجەخوا هیچ دوو جاریش نازانم کاربیان لەسەریاوە بە حساب چاک بێ هیچ هینێکی نەبوو بەڵێ نازدارخان فەرموو بەخوا دکتۆر تۆ چی پێ بڵێم وەقسەتەکەم بەڵام تخوا عیلاجم بۆ منووسە باوەڕکە بەچم عیلاجە خۆم بەڕاستی بێزار بووم بەمەلاجە ئەرەوەڵا نەوەڵا کچی من با یەک شتێ پێ بڵێم ینی بەداخەوە وایە و بە ڕێزانەی کە ئەم هەموو حەبوو دەرمانیان بۆ تۆ نووسیوە ساڵێ نەبوو دوو نەبوو سێ نەبوو چوار نەبوو ئەم دکتۆرە و دکتۆرە کردو تۆ وایە لەلای یەک پزیشکیش بەبەردەوام بووی تا بۆی کە متابعەی حاڵەتەکەی بکەیت کچی من تۆ لای ئەو چووی ئیتر نەچوویتەوە بەلای چووی بۆ لای ئەو ئیتر حاڵەتەکە پەرت و بڵاو بووە هەر حەبوو دەرمانە خواردەوە پەناو بۆ ئەم بردۆ پەناو بۆ ئەو بردۆ پەناو بۆ بردۆ حەبوو دەرمان چ کاتێکە بێ کە تۆ خەلەلێک لە هۆرمۆناتە هەبێ حەبوو دەرمان زەڕوورە چاگیانی ئافرەتێ حەملێ بێ دوای مناڵ بوون باری دەرونیەکەی تێگەچێ هەندێکی کەم تووشی کەئابە و خەمۆکیە بێ ئەوە عیلاقەی بە ئەوی لا بێ حەبوو دەرمان و عیلاج خوا بەڵام ئەم کەیسەی تۆ عیلاقەی بەبیرکردنەوەوە هەیە کچی من ئەمە فکرەیەکی بۆگەنێتە ناو مێشتەوە تۆ وا تەسەوورەکەی و من با بۆشە ڕوونکەمەوە ئەو فکرەیە دەنگی خەڵک نییە بەڵام تۆ وا تەسەوورەکەی ئەوە دەنگی خۆتە خۆت بیرکردنەوەی خۆتە ئیتر بزانە لە کۆنا بە مناڵی چیان پێ و توی فکری غەڵەتی وەرگتووە ترسانویانی چی لە ناو مێشی خۆتا لە ناو مینوەڕێکە ئێمە هەرچیە بکەین خەز نەبێ وەکو مۆبایل وایە شتەکان خەز نەبێ
اینجا ئێستانی هەر پیاوێگە بینی وکو کۆدەکەی بێت چۆن ئێستا تۆ لە ناو کۆمپیوتەرە لاپتۆپە هەیە شت خەزم کراوە لەوانەیە 100 فایلی تیاابێت هەتا ناوی فایلەکە نەنووسیە ئەو شتە نەنووسی نایێتە سەر شاشەکە ئەویش کە پیاوەکە و بینی و یا شتێک بیری لێکردەوە ڕێگێتە شاشەی مێشکی کە تو وابێ وابێ ئەم حاڵەتا بێ کەواتە تۆ کچەکەی من بە هیچ شێوەیەک بە حەپوو دەرمانەوە دیارەوە 6 ساڵیشە ئەو فکرێ ناگۆڕێ با من پێ بڵم چۆن نەگۆڕێ یەکەم شت کچی من ئەبێت ئێستا تۆ وەکو ئینسانیشی عاقڵ و تێگەشت و خوا عەقڵیاوی تێ بیری لێ بکەرەوە لەوان چێ لەلایانی زانستی شەوانێ خوێنوشتە تەواو نەکردووە ئەگەر زیندەوەرزانی و خوێنایە کچەکەی من ئەگەر شارەزایی و هەوا لە بواری زانستەکانەوە ئەکید ئەم فکرە بۆ گەنە لەلای ئەوان دروست نابێت لەلای تۆش دروست نابوو بۆ چونکە تۆ ئەزانی حمل چۆن دروستە بێت هەموو ئافرەتێ دوو هێلکەدانی هەیە کچی من هێلکەدانێ لەملا هێلکەدانی لەملا لە بینی هێلکەدانەکە و ڕەحمە منداڵدانی ئافرەتە جۆگەلەیەکەیە پێڵێن قەناتی ڤالوب جۆگەلی ڤالوب ئەبێ تۆوی پیاو لەگەڵ هێلکۆکەی ئافرەتە لەو کەناڵەیە بەیەک بگەن و تەڵقی حەبێ هەموو جارێک تەڵقیح نابێ لەوێ مناڵ دروستە بێ کچی من لە دەرەوە لە دەسا دروست نابێت بە هیچ شێوەیەک دەست بە دەستدان نەقڵ نابێت ئەو حاڵەتە یعنی ئێرە تۆ تەسەوورەکەی کە ئەم شتە ئەمەیە فکری نامەنتەقی کچی من ئەمەیە کاڵێن فکرەی بۆگەن تۆ خۆ تووشی ئەوە کردووە وڵی دکتۆریان کە من مناڵ بم ننکم و دایکمەوان هەمیان پێیانەوتم بە هیچ شوێ نابێ هیچ پیاوێ دەسێ بۆ بەرەیا خودت نابێ بچیتە باوەشی هیچ کوڕێک و هیچ پیاوێکەوە ئەگینا حامیلابی تووشی زینابی تووشی گوناحی گەورابی مش لە ترسە ئەو دەنگێ پێ ماڵێ ئەڵێ بە هیچ شێوەیە نابێت کەسێ لە نزیک بێتەوە نابێت کەسێ بێتە ماڵتان بۆیە هاتوونەتە شار و هەموو کەسوکارمان جێشتۆ بۆەوەی من تووشی گوناح و تاوان نەبم جا کچی من ئەوە هیچێکە لە کێشەکان باوکە گیان من حەزەکەم پێشتیش بۆم ڕوون کردویتەوە زۆر شترم بۆ باس کردووی یەکەم ننکت و دایکێ مەبەستیان ئەوە نەبووە کە ئێساوا تۆ تێگەی ڕاستە ئێمە زۆر جار بە دایک و باوکەڵین بۆ ئەوەی مناڵەکان و کچەکان هەڵ نەخەڵەتێ خۆ زۆر جار بینیومانە جەنابتان ئەزانن بینەران لەوانەیە حاڵەتی وایان بینیوە مناڵی 6 ساڵە 7 ساڵە کچە تەعدای لەکەن ئێمە کە بە مناڵی ژەڵین ئەڵین باوکە جانێکێ نەو ناسی ئەمەی لەگەڵ ئەمەکەەوە مەکەوە مەکە ئێمە بەداخەوە کەلتوریی خراپمانێ لا هەندێک کەس کچێکە جوانە ماچەکە نوەرە باوەشی مامە نازانم چیانە ئەمانە ئێ ماڵین مناڵەکە وردە وردە دەستەمۆ ئەکرێ ئەم شتاوتێ بەڵام فکرە بۆگەنەکە ئەوەیە چۆن لەگەڵ یە ئەمەیان وتووە کە دەستێ بەردەستی پیاو بکەوێت ئینسان دووجیانە بێ شتی وان نییە ئەوە دووجیانی حمل ئیلا لە ناو ڕەحمایە بە قوربان لەو قەناتی ڤالوبەیە ئەمە بیرکردنەوەی هەڵەی غەڵەتی خۆتە لەسەر چی بنیادنراوە لەسەر قسە قسەڵۆکانەی دایک تو ننکێت بەداخەوە دایک و ننکیشە یانی شتەکەیان نەتوانیوە بە باشی تێو بگەێن چەندێک جارەگە شتێ بەڕاستی نەگەێنی زەرەری زیاتر لە قازان ئەوان مەبەستیان بۆ کچەکەم کچێکی جوان بووی مناڵ بووی شتی خراپیان بیستووە تعدا لە کچەکەن ئەوەکەن ئیستغلالی ئەوەکەن خۆ زۆر جار ئیستغلالەکە و کە تەحاڕوشی جنسی و یەچەڵی جنسیە کرێت لەسەر کەسانی نزیکەکرێ خاڵ و مام و ئامۆزا و پورزا و چوزانم دراوسێ و ڕەفیقی هاوڕێ و ئەم برا ئەمانایکان بۆیە ئەو ویستویانە تۆ خۆ بپارێزی بەس لەوە ئەچێ زۆر توندبوون لەگەڵ تا ینی قورسیان کردووە لەسەرە اینجا ئەمە هەر بیری لێ کردوە چۆتە وەکو لاشعور بڵێن چۆتە نەسیتەوانێ هەر پیاوێگە بینی ڕێک ڕەفتە بێ بەو شتانی کە ئینزاریان ناویتێ تەحزیریان کردووی بەڵام بڕوا و هەبێ لە واقعە بە حەیەت شتیوان نابێ ئەفکارێکی زۆر هەڵە بۆگەنە ینی دکتۆریان ئەگەر خەزورم بێ باشم پیاکاماچەکەم کاوەکو هینیا دەست بە دەستم بەرە بەیش حامیلە ئەبەدەن خۆ خەزورە بێت چییە کاوە زۆر جارەوە نییە ناوچەوانی بووکەکەی ماچەکە ناوچەوانی کچی خۆی ماچەکە مەسەلەی حمل دووجیانی بە هیچ شێوەیەک بەو شێوە نابێ باوکە جان من دڵنیا دەکەمەوە بە حیاتی بەم شێوەیە نابێ تۆ ناوی هینێکی هێنا دکتۆرەیەک من لەگەڵ یا قسەم کردووە پێش بەرنامەکە ئێستا پەیوەندی پێوەکەم من حەزەکەم خۆ قسە بۆ کات ینی خۆت پرسیارەکانی چی و هەیە لی بکە باوکە جان ئەلو باشی دکتۆرە جان ئەحواڵە زۆر سوپاس مەمنونی جەنابتم وەڵام منەوەی کە قسەم لەگەڵاکەتی پێشتە دکتۆر کەریم باڵێ بەڵێ دەنگەکە ناسیەوە زۆر سوپاس دکتۆرە جان ئێمە کەیسێکمان لایە پێشتریش حاڵەتەکەم بۆ باس کردی ئەویش لەواچی هاتبێتە لات یان لە تەلەڤیزیۆن و شت بەرنامە و شتی جەنابتی بینیوە قەناعەتی زۆری بە قسەکانی جەنابە هەیە جا من ئێستا مۆبایلەکەی ئێمە دەست ئەو
ئەو قەناعەتێکی لا دروست بووە کە گوایە دەستی بەر دەستی پیاو بکەوێ ئیتر خەزووری بێ شوبرای بێ برای بێ باوکی بێ کەس بێ تووشی دووجیانی و حەملە بێ جەنابیش پسپۆڕی لەو بوارەیە ئایا بە دەستلێیان حەمل ئەبێت من بۆ بووم کرۆتەوە بەڵام حەزەکەم لە زاری خۆتەوە بێت قەناعەتی زۆری بە قسەکانی جەنابە هەیە اینجا ببوورێ ئێسایەمە دەستە و نازار خان و دکتۆرێ ماشی دکتۆریان زۆر سپاس سەلامەت بێ وەڵایی من ئەو کێشەیەمەیە پێشوتری ژاتم بۆ لاو حەز ناکەم بە هیچ شێوەیە هیچ کەسێ لە نزیک بێتەوە هەتا ئەگەر باوکو برای خۆشم بێ هەتا ئەگەر کەسی نزیکی یاوسەرەکەشم بێ حەزیش ناکەم کەس بێتە ماڵمان بەڵێ بەڵێ لە ترسیەوەی کە تووشی گوناحی گەورە بم یاخود تووشی زینا بم یا حەملە بم کەەوە زینایەکی زۆر زۆر گەورەیە گوناحێکی زۆر گەورەیە بەڵێ 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 دێخوا حافیز باشە نازدار ئێستا ئەوەی خۆی قسە و لەگەڵا کرد ئێستا قەناعەتە لا دروست بوو کچی من کە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی دەستلێیانەوە دووجیان ئافرەت دووجیان نابێت ئەمە یەک دوو من داواو لێ یەکەم کچی من تکال لێ یەکەم ماڵەکەتان بەرنەوە گوندەکەی خۆتان من کەفیلی دەکەم بە نەک 5 بە 10 بەو مۆرەکەم ئەگەر بێت و دەستێ بەر دەستی باوکە دەکەوێ خەزور دەکەوێ برا دەکەوێت شوبرا دەکەوێت ئەگەر هەر شتێک ڕوویە ئەوەی ناو مشکی تۆیە من بەرپرسیارەتی تەواوی لە 100% حەزەکەی لەگەڵ هاوسەرەکەش ئەسمە محکەمە بۆ دەکەم کەشتی وان نابێت ئەجنا من چ مەجبوری مێ خۆم تووشی تاوانێ بکەم و یاخود محکەمە و محکەمەکاری یعنی ئەبێ بچیتەوە گوندەکەی خۆتان باوکە جان ئاڕۆیتەوە تێکەڵ بەوان نەبی زۆر ئاساییە چاشیان بۆ دانەی خواردنیشان بۆ دانەی باوکتە دەست دەیە ناوچەوانە ماچەکە براتە دەست ماچەکە بە هیچ شێوەیەک نابێ ئەم شتە لە ناو مێشتا بمێنێ ئەی نابێ ترسم چینە گوندەکەی خۆمان تووشی کێشەیە بین نابێ نەچینەوە ینی هەر تۆ چیەکەی بەس پێم بڵێ معقولە تۆ ماڵی خۆ بەجێ بێڵی باوکە جان ئەچی ئەبی بەکرێکی ئەنجا کەواتە چیمان بەچی کرد باوکە جان یعنی کە تۆ نەچیتە ناو کە سوکاری خۆت من تێ ناگەم مشکلەکە بەچی حەلە بێت بەخوا دکتۆریان کاچینە گوندەکەی خۆمانە ترسمە فکر هەڵانم بۆ بێتەوە کا فکرانم بۆیە دڵم تەپەتەپێکی زۆرەکە و ڕەنگم زەر دەبێت و تەواو بێزارە بم لەو دەنگانە حەز ناکەم بچینەوە گوندەکەی لاقی بەچوی باوکە جان باوش بەڕوونکەمەوە کە تۆ فکرێکی غەڵەت دەخیتە ناو مێشتەوە بۆ نمونە خەزوورەیە بۆ ماڵتان تۆ دەبێت چایەکی بۆ بەریە ئاوێکی بۆ بەریە باوکتە یا براتە شوبراتە هەر کەسێکە هاوڕێیشی کاگڕێبوارێت تۆ کە پێش وەخت فکرەکە خستە ناو مێشتەوە بڵێ ئێستا بەو خوایە من دەستم بە دەستی کەوەیە لە کاتێکا کە پەرداخەکەی ئێمە دەستم بە دەستی کە من دووجیانە بم ئەو ترسا اینجا لەو لاشە و دووجانی ڕۆبت کردو بە چیەوانێ بە زیناوە اینجا خۆش دەزانی زینا تاوانێکی گەورەیە خوا و قاتە جەرمە هەموو ئەو فکرە غەڵەتانە واو لێەکە ئێمە بەشێک لە مێشکمانەی پێڵێن سەمساوی یعنی جیهازێکە خۆی ئیشەکات لەژێر دەسەڵاتی من و توانە ڕێک ئەمریکا بەلەش کە فکری غەڵەت چێتە ناو مێشکەوە بڕۆ چی من بخوێنەرەوانێ سەیری بەرنامەکان کە بڕۆ بە کەسانی تر بڵێ بۆی قەناعەت لا دروست بێ یەکسەر ئەو بەشەی مێشک کە جیهازێکی لا ئیرادی خۆی ویستەکە وەکو دەسمان وایە لە دوو بەش پێکاتەوە ئەم بەشەی پێڵەن سەمساوی ئەمە یەکسەر ئەمریکا بە لە لێدانی دڵ زیابێ هەناسەیان خێرابێ دەم و چاو زەر دەبێت گیانت دەلەرزێ دەم و لێ وشکە بێ لیکە گلان چکە ناڕجێ هیوا زوزە چێ بۆ توانە عەرەقەکەمە هەمووی نیشانەیە ئەمە نەخۆشی نییە کە تۆ تووشی ئەوابی ئەوە نییە کە شتەکە ڕووبە باوکە گیان ئەوەیە تۆ بیری غەڵەتی کردووەتەوانێ باشە پرسیار لە جەناب بکەم دایکە ئافرەت نییە کچێ من خوشکەکانە ئافرەت نین دش و کەسوکاری دراوسەکانە ئافرەتی تیانێ و گوندە ئەی باشە ڕەحمەت لێبێ ئەی ئەوان دەستیان بەردەستی خەڵک ناکەوێت دەستیان بەردەستی ئیش ناکەن لە لادێ ئیش هەرەوەزی ناکەن ئەی تەوقل لەگەڵ یاخود دەست لە دەستی برا و کەسوکارن ئەی بۆ کەسیان حامل نابێت کەسیان حاملە بێ کەسیان دووجیان بوون ئێ باشە کە تۆ کە کەسیان نابێ ئەی بۆ ناگەیتە و قەناعەتە کەمە قسە و قسەڵۆکات چونکە عیلم باوکە گیان یەکشتە ئێستا تۆ دەستێ بەر کارەبا بکەوێ ئەو گرێ منیش دەستم بەرکەوێ کاگڕێباریش دەستی بەرکەوێ میوانە بەڕێزان دەستی بەرکەوێ ئەیگرێ هەمومان نەگرێ معقولە کارەبا تۆ بگرێ و من نەگرێ دەست بەو دیوارەیە من دەستی لێم هیچ نابێت کە دیوارەکە کارەبایکیان چیتیانە بۆ تۆ دەستی لێ بەی تووشی بەڵایەکەبی ئەی نابێ ئەگەر شتێک بێ هەر هەمومان وەکو یەک بن چی من
ئەشە دکتۆریان کەزم حاڵەتی منی هەبووە چاک بوو بێتەوە ئەم حاڵەتی تۆ بەڵێ ئەو کەسی قسەی بۆ بکات و بترسێ و ئەرە وەڵا بەڵێ دڵی هەموو تەپە تەپکە و- حاڵەتەکە هەموو نیشانانەی تایە بەڵام هەندێکیان ئەگەر وەکو تۆ هەر لەسەر ئەفکارەکان بەردەوام بن حاڵەتەکان نامێنێ چکە تۆ ئیلاقی بە چیەوە کچەکە من ئیلاقی بۆ بیر و باوەڕە نامەنتەقەی نامێشتەوەیە هەتا ئەو فکرەیە بنکۆڵ نەبێ و فڕی نیتە دەرە بەڵامی قەنەعەتە لا دۆزێ من ئەمە شتێک نییە لە ناو مێشکا من هەڵی کۆڵم ئەمە دان نییە ئەچ پشتی بۆ لای پزیشێکی داندان با بڵێ کلۆر بوو بێ یاخود تەسەوس و نازانم شتی هەبێ دکتۆر پاچێکاتەوە مشتی هەنێ متوان مێشکی تۆ پاکەبەوە بە شتەکانە بۆ ڕوونەکەینەوە بێ خۆت عەقڵی بەکاربێنی کچەکەی من ئەبێ خۆت قەنەعەتت لا دروست بێ کە ئەمە نابێت بەڵێ ئەرە وڵا کەیسی تر بووە بەڵام ئەوان بەسەرییا زاڵ بوون و قەنەعەتەکە دروست بووە کە ئەم فکرەیە غەڵەتە فکرەیەکی نامەنتەقیە بەو شێوە چاکە بێ کچی من دکتۆر ژیان مناڵەکان نیشمان ناتوانم بچم بۆ ماڵی باڤیریان ناڵێ بچنە دەرەوە هەر لەبەرەوەی کە ئەو بیرکردنەوەی بۆ دروست بۆ لێ شتێکی وایان لێ بەسەرێت تووشی گونا هەبن هەر لە ماڵەوە ناڵێ بچێ بۆ ماڵی باوکی یا بچێ بۆ ماڵی باوکی من ئەوانی ژوان لاتەوە خۆشم تۆ تووشی تقریبا نەفسی بووم جاری وا دانیشم بەبێ و ئاگام لە خۆم بێ تووشی برۆ ماڵەکانم بەبێ و ئاگام لە خۆم بێ حاڵەتێکی زۆر چۆنەکە گڕێبادیان جەنابی شەوەنگە بیری لێکەیتەوە 6 ساڵیش کاکە زۆرە بە ڕێگەی ئەم دکتۆر و ئەو دکتۆر و 6 ساڵ لەگەڵ ئەم ئافرەتەیە دایک و باوک بەجێ بێڵە و ماڵی خۆ کەسی ژات و چۆمان ناکات دکتۆریژان وڵاهی من با پێ بڵێم بە حقیقەت ئەوە کاریگەری هەیە بەڵام یەک شتێ پێ بڵێم کاک ڕێبادیان تۆ ئەبێ لەم کاتەیە سەپۆرتی ئەم بکە یاڵی دەعم یا پشتی بگری چونکە ئەم بەدەست خۆی نییە ینی نابێ بچیتە مەسەلەی عینادی و بڵێ ئەمە بە کەیفی خۆی واکە نا دڵنیا بە ئەمە لە ئەدەبیاتی علم نەفس ئێمە هەمانە ئەفکاری وەسواسیە فکری خۆسەپێنەدا یعنی ئەو فکرێتە ناو مێشکی وازانی دەنگێکە قسەی لەگەڵاکە ئەی حاڵت نییە هیوا هەیە بڕۆ بێ من کەی سیوامان هاتۆ تەلابی نیومانە زۆر لەو پزیشەکانی تر و ئەوانی لە بواری دەرونیە دەرون ناسەکانی شەکەن هەمویان نەزانن کەی سیوا زۆر هێلوانێ زۆر لەم بینەرانەش لەو میوانە بەڕێزانە و حاڵەتە بێ خزمێ ناسیاوێکیانە بێ من حاڵت هاتۆتە لامان شەو ڕۆژێ من زۆر جار باسم کردووە 24 ساعتە بڕوا هەبێ 15 ساعتی لە ناو حەمامەیە وەکو دەستی نییە وەکو وەسای گەچکاری لێ هاتووە پێستی پێوە نەماوە ئەمە فکرێک گێتە ناو مێشکەوە دەستی شووە یەتەوە ئەملاوە فکرەکەی بۆ گەڕێتەوانێ ئەو خۆی مێشی خۆیتی دروستەکە بە زۆر لە دەنگێکە قسم لەگەڵاکە وەکو ئەم خاتونەوتی یەکسەر ئەڵێ دەستە پیسە پاک نەبووتەوە یەکسەر تەسلیمە بێ تۆ ئەبێ عیلاجی تۆ چێکچی من نابێت تەسلیم بی بۆ فکرە بۆ گەنە ئەبێ مناقەشەی لەگەڵا بکەین بڵێ باشە من ئافرەتم ڕاستە ئەی خۆ دایکیشم ئافرەتە خۆ دایکیشم ڕەحمی هەیە ئەی خوشکەکانم ئەی دراوسەکانم ئەم ئافرەتانەی تر ئەی ئەمان بۆ دەستیان بەردەستی پیاوەکەوی حامل نابن بۆ تۆ بوونەوەرێکی تایبەتی خوا خاستۆی دروست کردووە هەموو خاصیەتەکان ئینسان وەکو یەکین کچی من لەبەرەوە تۆ ئەبێ ئەم فکرە بۆ گەنە دژی بۆسیتەوە فکرەگێتە نامێشتەوە بڵێ وەڵام من ئێستا دەست بەردەستی باوکم مەکەوێ و دەستی باوکیشم ماچەکەم و هیچ شتێکی ڕوونایە بیشیکە من وتم بە 10 بۆ مۆرەکەم کە هیچ شتێک ڕوونایە و هەر شتێکی ڕوویە ئەمە هاوسەرەکە و کاڕێبوار شاید بێ من بن بە مەحکەمە هیچ شتێ ڕووی ناکچی منەوە دەست خوادی دەستە پەنجەکانێ دکتۆر گیان دایمە پێم ئەڵێ ئەڵێ بۆچی دقاتی پەنجە ئەو دەستەی تریشە بەشە بۆچیەوە هەمووی سوور بۆتەوانێ وڵای دکتۆر گیان بەردەوام نینۆکمە کەم چکە پێیان وتم ئەگەر نینۆکە نەکەیت و نینۆکە درێژ بێتەوە ئەوە شەیتان لەسەری نوێژەکە وڵای دکتۆر بیری ئەو کێشەیەمان هەر نەبوو ئەوەشی هەیە یەک دۆزنینۆکی درێژە بێتەوە لە بنایی بڕێ ئەڵێ ئەمە بۆیە شەیتان نوێژی لەسەر نەکە خوشتی وا هەیە بەسە پرسیارت خوا لە تۆ بکەم کچەکەی من ینی تۆ نەکە لە زانستا باوکە لەلایانی زانستیەوە ڕۆشنبیری و حاجزمە بەلێم ینی کوداواری خۆمانە قسەی حەق ڕقە من نەزانم تۆ ئێستا دڵگرانە بی بەڵامە هەر بیکەم تۆ لەلایەنی زانستیەوە هیچ معلوماتێک نییە بەداخەوە ئەوە یەکێکە لە کێشەکانی نەخوێنەواری کە بەداخەوە زوڵمێکی تیان لێکردووی کە نەیانێشتە وەختی خۆیان لە دوی سەرەتایی وەکو بۆ باسیەوە سێی سەرەتایە بنەڕەتی ئێستا لە مەکتەب دەریان هێناوی ئەگەر کچی من زیندەوەرزانی بخوێنایە فێریانەکردی مناڵ چۆن دروستە بێت حمل چۆن دروستە بێت ئەم فکرە بۆگەنە جێ نەیەتوانی لە ناو مێشکی تۆیە ئەم هێلانەیە دروست کات ئەم گەرایانە دروست کات ئەم ڤایرۆسە بچێتە ناو مێشتەوە نەکە لەلایەنی ئەوەوە تۆ لەلایەنی دینیشەوە معلوماتن یەکچی من باشە پرسیاری لە جەناب بکەم شەیتان نوێژەکات
خۆی گەورەوانی دروست نەکردووە بۆی نێشکە من دایکم و خوشکم و براکانەمە میان ئەڵەن ئەگەنینۆ کە درێژ بێتەوە ئەو شەیتان نوێژی لەسەرەکە هاوکەچیان شەیتان خوای گەورە کە کاتی خۆی داوای لێکرد سوژدە بەرێ بۆ ئادەم سوژدەی نەبەروتی من لە نورێ لە ڕووناچیە دروستکراوە هۆ ئاەتی قورعانە وە قسەی خوایە ئەم لە قڕ دروستکراوە من سوژدە نابم بەس بۆ تۆیە بە سوژدە نام بۆ ئەوە بخوای گەورە بە لەعنەتی کرد لەو ڕۆژەوە نەیودم نەبم بە دوژمن بابە ئادەمی هەڵمە خەڵەتان لە بەهەش بە دەرکردنیە لەگە دایکە حەوایە لەو ڕۆژەوە دوژمنی ئینسانن ئەی بەخوای نەوت بم هێڵەرەوە هەتا وەکو بەشەر بمێنێ منە بێ ئەمانە لە ڕێگەی ڕاز لابم هێ باوکە گیان شەیتان نوێژ ناکا بە قوربان شەیتان بە هیچ شێوەیە نوێژ ناکا برا بەڕێز خوشکە بەڕێزەکەم ئەگەر نوێژی بکردایە واللهی من نینۆکم نەگەوەکو تۆ لێرە ئەوەنگە بۆم درێژەکرد بۆی شوێنی بێتەوانی هەر هەموو نینۆکەم ئاوە بۆدانە بابەجان شەیتانی ئەم هەموو دەسەڵاتی هەبێت لەم دنیاەیە شوێنی دەست نەکەوت سەر نینۆکی تۆ نەبێت کچەکەی من ئەمانە غەڵەتە ئەنی ڕاستە شەیتان نوێژ ناکە ئەی بۆ چێڵە نەگەرینۆکە درێژ بێتەوە شەیتان نوێژەکە بلەم ناڵی ئەو قسەیان غەڵەتە ئەفکاری غەڵەتە ئەی خۆ زۆر شی غەڵەتمانێ باوکە جان ئەی نەو بیستۆ پیان نەوتۆگە چۆلەکەم جنیونە میوانمانە ئەوە ئەفکاری خۆرافیەمەیە وڵا سەد جار چۆلەکە جریونی میوانیش نایە نازان بەری دەسم خورێ دەوڵەمەنگی ئەمانەی ئەفکاری خۆرافی ینی خۆرافیان چی نامەنتەقی نەعقڵ قبوڵیەکە نەمەنتەق قبوڵیەکە ینی وەکو بە زەلامێ بڵێ ئەو زەلامە 50 کیلۆ گۆشتی بۆ بکرد بە کەباب خواردوێت یا قبوڵی ناکە 50 کیلۆ گۆشت داخێ بڵێ کیلۆیە بڵێ 2 کیلۆ بڵێ 3 کیلۆ ئەمە دروی ئاسمانیش نییە ئەمە مەبەسم کاڵێ منطقە مە منطقە لە عیلماشتی وان یەکسی من نوێژ ناکان جەنابە دەڵێ خوای گەورە دروستی نەکردو ڕاستەکە کە خوا ئینسان و جنۆکەشی دروست کردوی مێمانمان هەیە من ئیمانم هەیە مادەم خوای گەورە لە قورعانە بڵێ جنۆکەیە بوونەوەیەکە ڕاستێ من ئامین ئیمانم هەیە بەڵام ئەوان وەکو مسڵمان خەڵک وایە ئێمەش بەشەر هەندێکمان نوێژ نەکەین هەندێکمان نوێژ ناکەین هەندێکمان ئیمانمان بەخوا هەیە و بە ڕۆژی قیامەت هەندێک ئیمانی پێنەی تر بکات کەسەوە چێتە قبری خۆیەوە من مناقشەوە لەگەڵ تۆ ناکەم لە ناو ئەو بوونەوەرانەشا ئەینەشت هەندێک جنۆکە هەیە مسلمانە ینی نوێژەکە و ڕۆژۆگە هەندێکیان هەیە نوێژ ناکەن کافرن وەکوواڵێ سەرە گەورەکان شەیتانە لەگەڵ جەماعەتەکە ئەمانە نوێژ ناکەن کچەکەی من ئەمانە نوێژ ناکەن نوێژی چی تۆ ئێستا نینۆکە بەم شێوە ئەمە زەین لە چێوە هاتووە مفکارانە کاگە ڕێبوار لە کۆنا بڵین 200 ساڵ پێش ئێستا خەڵک خوێنەواری نەبووە ڕۆشن بیر نەبووە ئەم هەموو تەکنەلۆجیای ئێستا نەبووە ئەم کتێب و بڵاو کراوە نەبووە هەموو بەرنامەی رادیۆ تەلەڤیزیۆنە نەبووە هاتوون چیان کردووە ئەگەر بە یەکێکیان بوو تا نینۆک بکە لەبەرەوەی میکرۆب و نازان ڤایرۆسێکە ژێر نینۆک تەوانێت دوایی خواردنە خۆی تووشی نەخۆشی دەکات گاڵتەی پیاوی کو میکرۆب و ڤایرۆس دەکوایە خۆ میکرۆب بە چاو نابین دەویست کە نەیبینە بڕای ناکرد ئەو معنە ناچار چیان کرد ڕۆفتیان کردۆ بە دینەوە وتیانە نینۆکتان بکەن ئەگەر نینۆک نەکەن شەیتان نوێژ ئەویش چکە دینەکە کاریگەری لەسەر بووە ئاوە نینۆکی کردووە بەڵام ئەم تۆ نەک نینۆکە خەریکە ڕێگەکەشی دەرێنی کچی من ئەمە جا من حەزەکەی ئێستا لەگەڵ مامۆسایکی ئاینی ئەوەی کە خۆت وتر من قەناعەتم بە قسەکانی هەیە ئەگەر لاری نەبێ کچی من ڕێگەم پێ با من ڕقەمەکە یەک دقە مامۆسای گیان باشی بە قوربان ئەحواڵێ زۆر سپاس مەمنونم مامۆسای گیان زۆر سپاس مامۆسای گیان پێشتری قسەم لەگەڵ بەڕێزی کرد بەڵێ بەڵێ زۆر سپاس مامۆسای گیان پێشەکی سەلام عەلەیک وعليكم السلام ورحمة الله وبركاته سلاوی خوای گەورە لە بەڕێستان و لە بیرانان و بیسەرانی بەرنامەکەتان کاک دکتۆر گیان زۆر سپاس مامۆسای گیان وەڵاهی پرسیارێکم هەیە بەڵام ئەگەر بە ئیجازەی جەنابێ من پێم باشە چکە تۆماری بکەم دەنگەکە و خۆ ئاساییە بەلاتەوە دەنگەکە تۆمار بکەین بڵاویەکەینەوە بەڵێ کاک دکتۆر لە خزمەتدا زۆر سپاس مامۆسای گیان مامۆسای گیان خوشکێک میوانی بەرنامەکەمانە کێشەی هەیە وایان تێگەیانوە کە ئەگەر یەکێک نینۆکی درێژ بکات ئەوە گوناحە و شەیتان نوێژی لەسەرەکە طبعا ئەگەر دەست پەنجەکانی ببینی وەڵڵاهی گەڵێک کافر پێ موسڵمانە بێ من حەزەکەم ئایا ئەم قسەی ئەم خوشکە ئەم بە چی تیانگەیانوە کە شەیتانیش و جنۆکەش و ئەمانە هەمووی لەگەڵ ئینسانە خوا دروستی کردوون ئەوان عیبادەتی خواکەن منەوەم بۆ ڕوون کردەوە بە ئیجازەی جەنابەت و مامۆسایانی ئاینی کە لە ناویانە باش و خراپەیە بەڵام شەیتان سەرە گەورەکەیانە لەو جەماعەتەن کە نوێژ ناکەن ئایا ئەم قسەی من ڕاستە ئەگەر شتێکێ لەلایەنی شەرعەوە بۆ ئەم خوشکە چکە باوەڕی زۆر بە قسەکانی جەنابە هەیە پێشتیش بۆ موتی ئەگەر بۆی ڕوونکەیتەوە مەمنونی جەنابتم بەڵێ کاک دکتۆر گیان
بە هیچ شێوەیەک شتی وا لە شەرعانیە و فەرمانەکانی خوددا شەیتان بە هیچ شێوەیەک جێبەجێی نەکرد و سوجدەی بۆ باوکە ئادەم نەبرد لەبەرەوە خوای گەورە بە نەعلەتی کرد و جێگای هەتاهەتایی ئاگری جەهەنەمە شەیتان بە هیچ شێوەیەک نوێژ ناکات بە پێچەوانەشەوە بەردەوام لە هەوڵی ئەوەدایە کە نەهێڵێت مسلمانان نوێژ بکەن و تووشی خەیاڵات و فکری جۆرە و جۆریانەکات بۆ ئەوەی نوێژەکانیان دوا بخەن زۆر سپاس مامۆستا گیان خێر بنووسێ مەمنونی جەنابتم زۆر سپاس سپاس مامۆستا گیان خوا لەگەڵ خواحافیز کچەکەی من ئەوەش مامۆستای ئاینی زاخۆ من نازانم قابلە گومان لە مامۆستای ئاینیشکەی خۆ هەرە دەنگە بوو کە خۆت لە بەرنامەکانە جۆولێتی وایە هەرە و مامۆستا ئاینێ بوو باشە ئێستا من ئەچمە ناوبڕێکەوە دوایی یەی نەوانێ ئەم میوانە بە ڕێزانەمان هەیە قسە لەگەڵ ئەوانیشەکەین زین ڕاوبۆچوونی ئەوان چییە ئەوانش ئەو خوشکانەی تیا هەروەکو تۆ ئافرەتن با بزانین ئەو فکرەی تۆ تا چەند ڕاستە ئایا ئەو خوشکانە تەوقە لەگەڵ برایان و باوکیانەکەن و ئایا ئەو ترسەی تۆیان هەیە بۆی هاوکارمان بن بۆ ئەوەی زیاتر بنکۆڵیکەین ئەو فکرە بۆگەنە لە مێشکە بە یەک جاری دەرچێت پاشکەمێکی تر دێنە خزمەتتان خۆشەویستان دووبارە سڵاو لەم بەشەی کۆتایی بەرنامەکەمان نەچینە لای میوانە ئازیزەکانمان بە ڕاوبۆچوونی ئەوانی زان تێبینی ئەوان لەسەرم کێشەیە چییە سەرەتا چینە لای هەناسەخان فەرموو باوکە سڵاوتان دەبێ بەڕاستی لێرە من ئەمێ تەرکیزکەمە سەر دوو خاڵ پرسەرێکی ئۆتۆم نییە خاڵی یەکەم ئەوەیە کە وەکو هەمومان نەزانین هیچ شێ بەبێ هۆکار بەبێ سەبەب ڕوونایە وەکو ئەم خاتونە بەڕێزش خۆی باسی کرد لە سەرەتایە کەسانی نزیک و دایک و نەنکی بۆتە هۆکار بۆیە بەڕاستی بەڕای من ئەوەیە لەوانەیە شتێکی زۆر باش بێ ئەگەر ئەم خاتونە بتوانێت هەر بچێتەوە بۆ لای ئەو کەسانە ئەگەر لە ژیان ئەما بن ئەوان دووبارە قسەیەکی بۆ بکەنەوە بڵێن ئێمە بوو مەبەستەوەمان وتووە ئەوان بڵێن ئێمەش بۆ ئێوامان پێوتراوە هەروکو خۆت وتت بۆ ئەوەی نینۆکمان درێژ نەکەینەوە ئیتر بەڕای من لەبەرێ ئەوان هەر خۆیان ئەو بیرۆکەیان لە ناخات چاندووە لەوانەیە ئەرەوانیش ئەگەر نەشتوان بن بڕی بکەن تا ڕادەیە گەتوان کاریگەیەکی لەسەیانە بێ ئیتر ئەو کەسەی کە فکرەکەی لا دروست کردو ئەگەر هەروی شتەکەی خۆی ئیلغا بکاتەوە زۆر کاریگەیەکی باشی لەسەر کەسەکە ئەبێ وڵا پێشنیازێکی باشە دەست خۆش بێ ماوەن شکوور خۆوانیە هەردووکیان شۆرەوە لایەت بڵێ منتان تووشی ئەم بەڵایە کرد ئایا شتی وا هەیە ڕاستە ئەوەتان ئەڵێن نوێژ ناکە ئێوە بۆواتان لە من کرد بۆ خاتری خوا ئەوەتە دەست بە دەستکەوێ ئافرە دووجان نابێ بۆ ئەمەتان لە مناڵی من ئەو کاتە مناڵ بووم زان 6 ساڵ 7 ساڵ بووی هەموو شتێکم بڕوا کردووە خاستان بە تایبەتی دایک و نەن کۆمانە خۆشەویستن و تۆش پەیوەندی و باش بووە بەداخەوە ئەو فکرەیە فعلەن ئەوە یەکێکە لە ڕێگە چارەکان لەگەڵ ئەوانەی پێمانوتی زۆر سوپاسە ناسەخان هیچی تر مابوو یە خاڵی تریستم باسیکەم دکتۆر هەر کاتە بێگومان هەمومان لەبەری دروستکراوێکین مرۆڤین هەمومان وەسوەسەمان هەیە لە دڵمانیانی هیچ کەسێ نییە لەم سەرزەویە کە بە مێشکێکی مرتاح و ئیسراحەتەوە ڕۆژانە ڕۆژ بکاتە و شەوانش سەرقاتە سەرسەری لە بەهەش دەرگەوێ ئێمە بێڵین بێگومان ئێمە خراپترین لەوانیش و هەروەها هەمومان ترس لە دڵمانایە ئەگەر هەر کەسێک لە ئێمە بۆ ئەوی بێ بە زووترین کات خۆی لە شتانە دوورخاتەوە سەری خۆی باوانەوە گەرم نەکە ئەو هەموو کاتی خۆی بۆ شتانەوە نەکوژێت و دەوروبەرەکەشی لە خۆی ئیسعاز نەکە ئەبێ خۆی ترکیز کاتە سەر خۆی ئێستا ئەگەر تەنانەت هەر کەسێک لەبەر هەر بوارێک بێ بابەتێک بێ ئەگەر 100 دکتۆردانی شێ لە بەردەمی قسەی بۆ بکاوکو ئۆنیە خۆی بۆ خۆی بکە دەبێت لێرە گۆڕان کە قسەکردن ئێمە لە عیلمەسا لە دەنوزانەیە پێڵێن قسەکردن لەگەڵ خۆت ینی مناقەشە لەسەر لەگەڵ خۆتا بکەیت و ئەو فکرە بۆگەنە بە درۆ بخەیتەوە من زۆر جارە ئەڵێم وەکو سوالکەرێک وایە تۆ سوالکەریە دەرۆزەکەری لە ماڵتانایە لە دەرگایە هەموو جارە دەرگای بۆ بکەیت و پارەی بێتەوێتەوە نایەتەوە خەڵکی تری ژێنە بەس ئەگەر وتە خوا بەداتێنەوەیە ئیتر هەموو ڕۆژێ نا دوو ڕۆژ جارە اینجا 3 ڕۆژ جارە اینجا هەفتەی جارە اینجا مانگی جارەی تر بێهیوا بێ ئەمیژەم فکرەیە کە هاو بە قسەی نەکاتی گوێی پێ نەیە بەعکسەکەی بکە وردە و دەجە فکرەکە نامێنێ لە مێشکە زۆر سوپاس باوکە گیان ئەچمە لای نەرمین خان گیان فەرموو سڵاو دکتۆر گیان زۆر سپاس بۆ ئەم بەرنامە
دکتۆریان بەنسبەت ئەم خوشکەوە کە ئەمە نەنک و دایکی ئەم نەسیحاتیانی کردووە بە سەر ئەمە نەسیحەت نییە ئەمە فکرەیەکی خراپە لە مێشکا دروستی کردووە چ لایەن ئەوە کە دەستی نەیە لە دەستی کە زیان بۆ نینۆکەکانی کە درێژی نەکە جا ئەمە ئەمیش نابێ لەم کاتا زۆر بەڕاستی ئەو شتانەوەگرێ بێت دژی بوەستێت ئەبێ شەڕی لەسەر بکات مناڵیەوە چاندویانە چاندویانە کردو ڕۆشتووە لەگەڵی دکتۆریا ئێستا ئەو گەیشتۆتە ئاستێ گەیشتۆتە تەمەنیە بتوانێت دژی ئەوە بوەستێت اینجا دکتۆرگیان نەک ئەو فکرانە لای ئافرەتان پیاوانیش هەیەە نەک هەر ئافرەتان بە پیاوانیش بڵین شتی تریش هەیە جاروای بۆ نمونە لە ماڵ دەرەچێ ئەڵێ بۆ لێرەکەم نەکوژانێتەوە ئێستا ماڵەکەم ئەستێت ئێستا تەلەفۆنم بۆ ئەکەن کوڕەکەم وای لاتەوە کچەکەم وای لاتەوە ئەم فکرانە زۆر بڵاوە خێر بێت دڵی ڕابڵێ شتێک ڕووی نەیابێت پێشبینیشی خراپە بەڵێ ئەو شتانە زۆر پێکەنینەکانمان یعنی وامانێتەوە کە پێکەنین ئەڵێ خوایە خێر بێت ئەمە خێر بێت ئەمە مەترسیە بەڵێ یان چاومان نەفرێت دکتۆر ئەڵێ هەر شتێک ئەبێت ئەو شتانە بەس ئەبێ لەو کاتە ئینسان خۆی دژی ئەو فکرانە بوەستێ لەبەرەوە هەم خۆی سەرقاڵەکە هەم تووشی نەخۆشی نەفسیەکە هەم لە کاتی خۆیە گرێ هەم ژیانی لێ تاڵەکات بەڕای سێ شتەیە من حەزەکەم هەموو بینەر و بیسەری ئاگاداری ئەوە بێم خوشکە بە ڕێزەش ئاگاداری ئەوە بێ نەرمیخان سێ شتەیە ئەو شتەی کەمن لە ناو مێشکمایە ئایا لە دینە پشگیریەکە هەیە ئەگەر نییە بڕای پێ ناکەم ئایا لە عیلما ئیسپات بووە عیلم سەلمانوێتی ئەو شتە هەیە نەی سەلمان بوو بڕای پێ ناکەم منطق و عەقڵیش قبوڵیەکات ئەمەی ئەم هیچیان نە لە دینا هەیە نە لە عیلما هەیە نە عەقڵ و منطقیش قبوڵیەکە زۆر سپاس نەرمین خان ئەچمە شیرین خان فەرموو دەستی خۆش بە کاک دۆر بۆ ئەم ڕوونکردنەوەیە یعنی خۆزگا ئەم بیر و بۆ چوونە کۆنانە نەبووایە لە ناو مێشکی هەموو کەسێکمانەکە ئیستا زۆربەی خەڵک ئەناڵێنە بەم شتانەوانێ داوا لەو خاتونە ئەەکەم کە خۆی یعنی زاڵ بێ بەسەر خۆیە بە ئەوی کە عنی کە بچێت و ژیانی خۆی کۆنتڕۆڵی شتێکی خۆرافی کە لە مێشکیا بەڵی چاندویانە ئەبێ ئەم ئەوە بەداخەوە ینی نەکا هەر ئەم ئەنی زۆری کەس بەم هینە ئەناڵێت هیوادارین کە ئەم شتە نەمێنێت و ئیشەڵڵا ئەمیش ژیانێکی خۆش بێرێتە سەر و بگەڕێتەوە تقریبا خۆی ینی کە قسەمان لەگەڵا کردو ئێساش خەریکە گەشتۆتە قەنەعاتێک ئەو فکرێکی بۆگەنە بێوازی لێ بێنێت زۆر سپاس شیرین خان ئێستا چینە لای ئەژی خان سەرتا دەستخۆشی و لێکەم دکتۆریان بۆم بەرنامەیە بەڕای من هۆکاری سەرەکیەوەی کام خاتوونەوە لاتوە پەروەردەی دایکی و نەنکێتیکەوە ئەم مناڵان پەروەردە کردو لە مناڵەوە کە هەنیشتی بێمانە چۆنە کچی منەژی چێڵی دایک و نەنکیشی قوربانی نین و لە باوکو و باپیرەوە بەژیانی ئەمە هۆکارەکەوێ پەروەردەی خێزانی ینی دایکی و نەنکی ڕۆشنبیرێکی وایە نەبووە لە کاتی پەروەردەکردنیا بۆی داواکارم لە خێزانەکان کە مناڵەکانیان پەروەرداکەن فێریشتی باشیانکەن ینی بە شێوەیەکی باش لە هەنێشت دووریان خەنەوە نەک هەنێ درۆ هەنێشتی خوڕافات کە بە مێشکیانەوە کە لە کاتی گەورەبوونیانە ئەم قوربانیانەیان لێکەوێتەوە بۆی هیوادارم ئەم شتانە نەمێنە لە کاتی پەروەردەکردی مناڵە بەشتی باشتر لە شت دووری خەنەوە ینی شتی وا دروست نەکەن کە دوایی کە گەورە بوو ئەو مناڵە لە هەنێشت بترسێکە لە ڕاستیە ئەو شتانە لە ستا هیچ بنەمایەکیان و هیچ ڕاستیژنی زۆر سپاس وڵی ئەژی خان من خۆم بەسرم هاتووە لە مناڵی ئایانگۆگە دانێکی بکەوێ کەسێکی دەمرێ خوا ئاگای لێ ئەوەنگە ئەترساین بیرمانە کردەوە جاشێ زۆر لێ بترسی شەویەتە خەون طبیعەتی بەسەروا بڕوا بێت جاری وا بۆ شەو ئاوانی هەر وەکوی نەمی کەوتۆتە خوارە کەوتنە دەمە یەک مانگ ترسام و قەلق بووم وتمە کەسم نامێنە عشرەتەکەش نامێنە ئەمە هەمووی ئەفکار یا بە شەو لەبان ترسانویانین ماوەیەکی زۆرە تۆقیتی نەوێت شەو لەبان من چوزانم من پارچە کۆنکرێتی پێڵەن باگی دەگەر من زانێ بۆچی لێ ترسام شەوە تا بە ڕۆژ لە سەری هەڵەپەڕیتین و ڕامانە کێشاویاریمە ئەمەیە خۆی ئەمە خەتەرەکەیە لێرێ ئەم مێشکە بەرمەجە ئەەکەی بە فکرەی غەڵەت هەمووی لە ڕفتار و لە سلوکی ڕۆژانەمانە ڕەنگاتەوە لە سەتانەوە تێتوانم بڵێم نەخۆشی و گرفتە دەرونیەکان بۆ ئەفکار و بیر و باوەڕی غەڵەت کە لە مناڵی و زەرعیان کردو چانویانە لە مێشکمانە زۆر سپاس دوا پەیوەندی اسمە لای شاناز خان لێبێ دکتۆرگیان سڵاو لە تۆش کچی من دەستخۆش بۆم بەرنمەیە من بۆ هەردوو فکرەکەی کە لە مێشکی ئەم خاتونایە ئەگەڕمەوە بۆ پەروەردەی بۆ چۆنێتی پەروەردەکردنی ئەم خاتونە یەکەم ئەوەی کە باوکو برا ئەگەر دەست بدا لە دەستیان یان شتێ یان قسەیان لەگەڵا بکە حامیلە ئەبێ بۆچی لەبەر ئەوەی لە مناڵیەوە ئەم باوکو و برایە خۆشەویستێکی وایان نەبەخشیوە بەم خوشکەیان یان بەم کچیان کە گەورە بوو بەس ئەفوشان ئاسخان بارێکشت بڵێن
جاری وایە خۆ باوکوبرا گوناحیان نییە ئەوان خەڵکێک ئەمیان تۆقانووە لە خوشکوبرا لەوانەیە براکەشی خۆشەویستی باتێ باوکە و حاڵەتەشمانەیە باوکەکەش خۆشەویستی بابم ئەم ترسێکی لا دروست بۆ ناوێت لێی نزیک بێتەوە چونکە لە ناو مێشکا شتێکێکە دەستی بە دەستیکە حامل و دووجیانە بێ وان تێگانەوە آخر دکتۆریان ئەوان لە مناڵیەوە ڕەنگە ئەم خۆشەویستیان نایابێ پێی کاتێکی ئێستا گەورە بووە لە پڕ ئەچن بۆ ماڵیان ماچیکەن یان بیانەوێت لێی نزیک بنەوە ئەوش ئەو فکرەیە زاڵ ئەبێ بەسەریە ئەگەر لە مناڵیەوە خۆشەویستیان پێ بدایە یان ماچیان کردە یان بیان زیاتر بیان دوانایە یان ببوونا بە هاوڕێی لەو باوەڕایە نیم ئەم فکرەیە ئێستا زاڵ بواە بەسەریە بۆ ئەوەی کە ئەگەر نینۆک درێژ کات شەیتانعاتە بەوە هەیە نا بە هیچ جۆرە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ پەروەردەی کچی من باەک دوو پرسیارە لێ بکەم ئیمانە بەوەی یەکێ نان بکات پارچەی هەویر پەڕی میوانە نا ئەمە هەمووی خوافاتە کە لە مناڵەوە ئەزای خوافاتە بەس تۆ قەنەعاتە پێێت بە هیچ جۆرە بە هیچ جۆرە ئەمانە ئەو قسانە لەگەڵیانە گەورە بووینێتە سەر شانە دەوڵەمەنگە بێم شتانە هەمووی ئەمانێکاڵن ئەفکاری خوافی یعنی شتێکە نەبنەمای دینی هەیە نەبنەمای زانستیە نەبنەمای منطق و عەقلی هەیە ئەمانە دایکمان باوکمان ننکمان لەگەڵیانە گەورە بوونە یاویانە بە گوێی ئێمەشە ئەگەر ئێمەش لەگەڵ یا گەورە بین ینی بە تەسەوری من هەر هەمان شتە دووبارا بێتەوە هەمان شێوازی ژیانکردنەکە سوپاس کچی من شانازخان زۆر سوپاس ئێساینەوە لای بەڕێستان خوشکەکەی من بە لە کۆتاییە بە سەراحەت پێم بڵێ ئێستا قەناعەتێ بەوە هەیە شەیتان نوێشکە وڵا هیچ قەناعەتم پێی نییە ئێستا خۆشم بیرم کردەوە زۆر بیرم لێ کردەوە لە قسەکانی تۆ لەوان ئەوەشم بۆ دەرکەوت کە بە هیچ شێوەیە بە ئاسایی ئەوە دەسە بەردەستی شوبرایەکەم یا خودبراکەوێ دکتۆریش بۆی ڕوون کردمەوە کە بە هیچ شێوەیە حامل نابم هەروەها خۆشم زۆرم بیر کردەوە گەشتمەوە قەناعەتەی کە ئەوەی قسەم بووەکە و ئەوەی کە وا بیرەکەمەوە بیرکردنەوەکان من هەمووی غەڵەتن هەڵی شێم لەگەڵ ڕێبوارە بچمەوە بۆ گوندەکەی خۆمان و ژیانێکی ئاسایی خۆمان بەسەر بەرین باکشتیشە بۆ ڕوونکەمەوە خوشکە ئازیزەکەم کچەکەی من لە شەڕ و لە عیلمە نەشەرم هەیە نەعیب هەیە عیلم ئەوەیە و شەڕعیژەوە شەڕی خوایە تۆ زۆر ژن و پیاوە بینی سەرجێیی ژەکەن و مناڵیشان نابێ خۆ هەموو کاتێکیش حتا تۆی پیاوەکە بچێتە قەناتی ڤالو بۆ شەد نییە لەو کاتە هێلکۆکەی ئافرەت حازر بێت تا تەڵقیح ببێ یا بپیتێنرێ و مناڵ دروست بێ زاگۆ دروست بێ لەبەرەوە من تکال لێکم ئەو فکرە بۆگەنە لە مێشکە دەرکە فکرێکی بۆگەنە ئێستا جاران نەتەزانی وا تێگەیشتبووی ئێستا نەما ئەبێ لەگەڵ ئەم کاک ڕێبوارەیە ماڵی خۆتانە گوێزنەوە ئەڕۆنەوانێ ناو کە سوکاری خۆتان قوربانجان تۆش لە جاتی کرێکاری و حەماڵی بڕۆ و ناو باخ و بێستانەکەی خۆ وڵات دکتۆر جا من حەزم لەوەیە بچمەوە ناو ماڵی خۆم و دەکرێت چێتیش ڕزگارمانە بێت نە دڵنیابە لەو لاپارەیەکە بۆ گەڕێتەوە تۆ چیتە ناو ماڵێکی خۆ ئینسان لە ناو خزم و کەسی خۆشیا بێت لە کوێ و لە غەریبی بێ لە کوێ مناڵەکانی ژەچنەوە تۆ ئەچی بۆ ئیش هێشتێ توانێت لای نەنچی بێ باپیری بێ باوە گەورە بێ دایە گەورەی بێ من دڵنیام زۆربەی کێشەکان حەلە بن ئینشاءالله من هیوادارم ئینشاءالله بەختەوەر بن من تۆش جارێکە و فکرە بۆ گەنانە لە مێشکێ دەرکە و سپاس بۆ ئێوە میوانانی عزیز کە لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوە بینەرانی خۆشەویست بیسەرانی خۆشەویست کە لە شاشە جوانەکەی دیمەن تیڤیەوە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم هەر کەسێ لێ من دڵنیام زۆرتان هەیە لەو ئەفکارە خوڕافی نامەنتەقی ناڕاستە درۆ دەرەسانە بە مناڵی زەرعیان کردو چاندویانە لە مێشکمانە منی ژێکێکم وەکویەوە من دەیترە بێ کاتیەوە هاتووەوە سەدەی 21ەکە خەڵک گەشتە ئاسمانیشی تێپەڕانوە ئەڕوا بۆ چەنەها ئەستێرەی ناکرێمە ئەفکارە بۆ گەنانە زانایەکەیە فەیلسوفی قسێکی زۆر جوانەیە ئەڵێ من ناتوانم ڕێگری لە باڵندەی خەم و خەفەت و درۆدە لە سەب بگرم بەسەر سەرما نەڕوە بەڵام ئەتوانم ڕێگری لێ بکەم هێلانە لە ناو مێشکمانەکە ئەم فکرە بۆ گەنانە هێلانی کردووە لە ناو مێشکە گەرای کردووە ئەنجا هیوادارین بەم شێوە زاڵ بن بەسەریە تا هەڵقەی داهاتوو تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی مویلایەک بێ خواتان لەگەڵ